بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژی دەنگدان لایەنەکانی دەسەڵات دەستیان کردووە بە چاوەشەکردن ژمارەیەک پەرلەمانتاری عێراق کوردستان هۆشداری دەن لەبارەی هەوڵێکی دەسەڵات بۆ دابشکردنی فۆرم بەسەر موچەخۆران هەروەها کۆپیکردنی کارتی دەنگدان. ئەو پەرلەمانتارانە ئاماژە بەوە دەکەن ئەم هەوڵە چاوەشەکاریە و کەس نازانێت کێ دەنگ بە کێ دەدات. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ترسی دەسەڵات لە هەڵبژاردن و قسە لەسەرەوە دەکەین کە کێ دەتوانێت نوێنەری ڕاستەقینەی خەڵک بێت لە بەغدا و ئیشوکاری پەرلەمانتارانی کورد لە بەغدا چییە و ئەو ئاڵنگارانەی کە لە کوری داهاتوی پەرلەمانی عێراق ڕوبەڕووی کورد دەبێتەوە چین لەگەڵمانە. دەسەڵات لە هەڵبژاردن دەترسێت بۆ ئەو مەبەستەش فشار لە فەرمانبەران و هێزانیەکان دەکات و دەیەوێت چاواشیان بکات لەسەر پڕکردنەوەی فۆرم بە موچەخۆران و کۆپیکردنی کارتی دەنگدان. ژمارەیەک پەرلەمانتاری عێراق و کوردستان دەڵێن ئەو هەوڵە بۆ چاواشەکردنە و کەس نازانێت موچەخۆر و هێزانیەکان دەنگ بە کێ دەدەن. لەم بارەیەوە 4 پەرلەمانتاری عێراق دەڵێن لە هەوڵێکی چاواشەکارانەدا دەسەڵات کارمەندانی مەدەنی و سەربازیان ئاگادار کردوێتەوە کە کارتی دەنگدانیان کۆپی بکەن و بیدەنە کاربەدەستان. هەمووان دڵنیا دەکەینەوە کە بەپێی سیستەمی ئەلکترۆنی هیچ کەس ناتوانێت بزانێت کێ دەنگی بە کێ داوە. هەریەکە لە ئەحمەدی حاجی ڕەشید و ڕێبوار کەریم و غالب محەممەد و سەرکەوت شەمسەدین لە بەیاننامە هاوبەشەکەیاندا ئاماژە بەوەش دەکەن هەر کەسێک لەسەر دەنگدان کێشە بۆ هەر هاوڵاتیەک دروست بکات ڕاپێچی دادگاکانی عێراقی دەکەن و هەموو هاوڵاتیان دڵنیا دەکەنەوە بێترس بچن دەنگ بدەن بەوانەی ڕازگە و دڵسۆزی میلەتن. هەر لەسەر پرسی ساختەکاری دەسەڵات و پڕکردنەوەی فۆرم بە موچەخۆران 2 پەرلەمانتاری کوردستان ئاماژە بەوە دەکەن دەسەڵات گەڕاوەتەوە بۆ نەریتە کۆنەکە و دوای 30 ساڵ لە حکومڕانی هەردوو لە باش دەزانن ئەوەیان پێشکەشی خەڵک نەکردووە دەنگیان بۆ بدات. بۆیە پارەی میلەت و هێزی ئەمنی و سەربازی و فەرمانگە و پۆستی گشتیش دەخەنە خزمەت ساختەکاری. لە ڕاگەیەندراوێکدا هەریەکە لە عەلی حەمەساڵح و ئەبوبەکر هەڵەدنی پەرلەمانتاری کوردستان دەڵێن لە نوێترین پێشهاتی ئەم هەڵبژاردنە داوای کارتی دەنگدان لە پێشمەرگە و فەرمانبەران دەکرێت و فۆرم بە زۆر بەسەر فەرمانبەراندا دابەش دەکەن. ئەو 2 پەرلەمانتاری کوردستان باس لەوەش دەکەن هاوڵاتیان نابێت گوێ لەم چاواشەکاریانە بگرن 100 جار نوسخەی کارتت لێ وەربگرن یان فۆرمت پێپڕ بکەنەوە جگە لە خۆت کەس نازانێت دەنگ بە کێ دەدەیت. عەلی حەمەساڵح و ئەبوبەکر هەڵەدنی بە کۆمیسیۆنی هەڵبژاردنیش دەڵێن ئەگەر ئێوە سربەخۆ و خاوەن بڕیارن فەرمون ڕێکاری پێویست بگرنە بەر لەسەر ئەو هەموو کۆت و بەندەی لەسەر ئیرادەی ئازادانەی دەنگدەر دروست دەکرێت. بە پێی زانیاریەکان لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژی دەنگدان دەسەڵات زیاتر پڕوپاگەندە و ڕێگەی چاواشەکاری دەگرێتە بەر. بۆیە دەبێ هاوڵاتیان ئاگاداری فێڵەکانی دەسەڵات بن و کەسیش نازانێت دەنگدەر دەنگ بە کێ دەدات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز عەدنان عوسمان پەرلەمانتاری پێشووتری کوردستانمان کردووە. کاگادنان بەخێر سوپاسمان زۆر سوپاس. بەر لەوەی بچینە سەر مەسەلەی گرنگی گۆڕانکاری لە نوێنەرایەتی هەرێم حەزەکەم سەرنجی بەڕێز بزانن لەبارەی ئەو هەوڵانەی پڕکردنەوەی بڵین فۆرم هەیە بە موچەخۆران هەروە کۆپیکردنی کارتی دەنگدان هەیە بە هێزە ئەمنیەکان. ئەم هەوڵە لە پێناو چیەوە هیچ بڵێن کەس دەزانێت کێ دەنگی بە کێداوە؟ خۆی ئەمار شتێکی کۆن تازە نییە یعنی لە هەموو هەڵبژاردنەکە ئەم قەوانانە لێ درێتەوە ئەم هەوڵانە ئەدرێت و کاری لەسەرەکرێت. ئەوەی پێشووتر تەزویرەکە تەزویرێکی ئەلکترۆنی بەربڵاو بوو ینی ڕێگای فلاشەوە شتانەوە بوو. ئەگەر ئەوە ئێستاکە ڕێگای لێگیرا بێت و وار بەوە نەدرێت کە تەزویر لەو ئاسە فراوانە بکرێت ینی لە ئاستێکی گەورەی عێراقیانە بۆ بڵێن کە من بە زەحمەت ێزانم لەبەرەوەی ئێستاکە ململانەکە زۆر تونند و تیژانەترە و کۆمیسیۆنیش گۆڕانکاری بەسەر هاتووەوانە پەنا بۆ تەزویرە تەقلیدیەکە بن کە ئەویش پێم وانییە زۆر کاریگەریکی گەورەی لەسەر نەتایجی نیایی هەڵبژاردنەکان بێت. باشە بەس ئەو لە پێناوی چیسە بۆنمە یاخود دەمە پێشکاریش نییە پڕکردنەوەی فۆرم بە موچەخۆران کۆپیکردنی کارت پێیان کۆمیسیۆن بڵێن ڕۆڵی چی بێ ئەوان کەی گوێ بە شتانەدەن ئەوڵێ گرنگوێ سەر کەوتوو بین لە عملیەکە یعنی ئەگەر ئەو باید 2010 ئەو تەزویرە گەورەی کرا لە ئاسی عێراق و لە ئاسی هەرێمی کوردستانی شا و دوایش بۆیان چۆ سەر ینی ئەو پێی وایە ینی گرنگۆیە سەرکەوتن بەدەستبێنێت جا لە هەر ڕێگایەک و لە شتێکە بەڵێ بەدڵنیایی پێشکاریە و بەدڵنیاییش ئەم کۆمیسیۆنە کە ئێستا
هەست بە جدیەتێکێکێ لە متابعەکردنی خروقات و ئەوانە مەفروض وایە ئەم قسانی کە ئەکرێت زۆر بە جددی وەریگرێتەوە کاری لەسەر بکات. باش بەزەوە هیچ کاریگەرێکی بۆ نمونە خەڵک دەزانی کێدەنگی بە کێداوە نەخێنی خەڵک تەسەورەکەم ئێستا خەڵکی کوردستان ئەو ڕۆشنبیریە هەڵبژاردنەی تا ئاسێکی باش هەیە لەوەی کە زانرێت دەنگدان چۆن و ئالێتی دەنگدان وانە چیە ئەو ترساندەوانە ئەمە قسەیەکە 10 ساڵ پێش ئێستا 20 ساڵ پێش ئێستا مەجارێکی تیا بوو ئێستا عیبێکی گەورەیە تۆ بڵێ وڵا تۆ ڕۆیتە ناو کابینەکە هەمومان دەنگمانداوە زانین دەنگدانەکە نەکەس پێ زانێت و نەکەس ئاگای لێت و ئەوانە یعنی ئەمە عیبێکی گەورەیە بەڕاستیەکەی پەنابردن بۆ ئوسلوبە سواوە لە ترساندنی خەڵکو لە تۆقاندنی خەڵکۆوانە حزبێک کە پەنا بۆ باتەوە تێگەیشتوە لەوەی کە پێگەی جەماوەری نەماوە ینی مەفروض وایە لە بری ئەوە بیر لەوە بکاتەوە چۆن جەماوەرەکەی خۆی ئاشکاتەوە خەڵک ئاشکاتەوە لەگەڵ خۆیە نەک پەنا بە شێوازی ترساند و تۆقاند نەبات. باش بەس دەسەڵات خۆشی لە دەسەڵات بڵێن هەڵبژاردن دەترسێت ترسی هەیە بڵێن لایەنەکانی دەسەڵات ترسیان هەیە لە هەڵبژاردن ئەمجارە ترسیان هەیە ئەمجارە ترسیان هەیە لە بەرەوەی ینی پێ ئەچێت مەجای من ناتوانم مهین بکەم چونکە زۆرمان کاتی خۆشی وتووە تەزویر ناکرێتەوە ئەمانە بەڵام پێ ئەچێت تەزویرکردن کارێکی ینی ئاسان نەبێت ئەستەم بێت حتمما لەم حاڵەتە دەسەڵات ترسی هەیە لە نەتیجەکانی. باش ئەنی ئێستش ترسەکە سەرای بوونی پارە و چەک لە دەستی خۆیان ترسەکە لەو ئاسەدەیە کە زۆر مەترسیدار بێ بۆ خۆیان ترسەکە لە دوو ئاستایە ئەگەر بینە سەرەوە ئاسی یەکەم ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکە ینی ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردن تاوان تەسی لەسەر نەتیجەی نیایی ناکات یان لەسەر کورسیەکان ناکات بەڵام جۆرێکە لە ڕاپرسیەک لەسەر مزداقیەتی ئەو حزبانە ئەمە تاوان بۆ یەکەتی و بۆ پارتی بە دەرەجەیەک زۆر ناخۆشەکە ئاسی بەشداری خەڵک دابەزێت و ئەو بکات بەڵام بە دیوەکەی تریشە ئەوەیە کە کورسیەکانی خۆیان دابەزێت یان کەم بێتەوە یا بۆستا لە شوێنی خۆی بوەستێت بۆ کورسی لایەنەکانی تر و خەڵکی تر وانە بچێتە سەرەوە ئەمەش مەترسیەکی ترە. باشە سەبارەت بە شەڕی ڕاگەیاندنیش ئێمە دەبینین لەم ڕۆژانەدا هەردوو بڵین لایەنی دەسەڵات شەڕێکی ڕاگەیاندنیان دەست پێ کردووە پێ دوای ئەوان ئێستا ناکۆکی ڕاستەقینیان هەیە یاخۆتەر وەکوتای هەڵبژاردنەوەی کێسە دەبینین هەرتای هەڵبژاردنە هیچ ناکۆکیێکی ئینیان نیە بەردەوام پێکەوە لەسەر هەموو نەخشەی سیاسی لە کوردستانە و لەسەر هەموو مەسائلەکان ڕێکەوتون لە نەتیجەی یان ڕێکەوتون حتمما خلافات هەیە لەناو حزبەکە خۆشیان ببرم لە ناوێکیتی خۆشە خلاف و تێگەیشتنی جیاواز هەیە لەسەر زۆر پرس و مەسائلەوانە بەڵام نەتیجە نیهایەکە کێ ئیدارەدات و کێ دوا قسە کات لە ئاسی کوردستان شە بە هەمان شێوە ینی پارتی قسەکە کات و تا ئێستاکەش وا بووە پارتی بڕیاردەر بۆ یەکەتیش منەفزی ئەو بۆ لە ڕێفراندۆمەوە بیگرە بۆ پرسەکانی ترۆمانە بەم شێوەیە بوو بۆیە ئێستاکە ئەمە تای هەڵبژاردنە حتمما و پێشیان وایە ینی بە پێشەوانی تەبان یاسای کۆمسیۆنەوە کە حزب هیچ حزبێ نابێت هێرش کاتە سەرحلایەنێکی تر و حزبی ترۆوانە حزب بەبێ باسی خۆی بکات باسی بەرنامەی خۆی بکات تێگەیشتنی خۆی بکات بۆ ئایندەی ئەوە باسی پرۆسەکە بکات باسی بەرنامەکەی چییە چی ئەوێت چ گۆڕانکارێک لە ژیانی کۆمەلگاوانە بکات نەکێرش بکاتە سەر لایەن و کەس و ئەوانەی تر بە پێچەوانەی ئەو یاسا و ڕێسانەی کە لە کۆمسیۆنە دانراوە و دەرچکراوە لە یاساکە ئەوانە حزبەکان پیان وایە بە هێرشکردنە سەر یەک جۆرێک لە ڕسیدیان بەرزەبێتەوە من پێشم وایە ئەمە مؤشرێکە ینی باڵێن ئاماژەیەکە لەوەی کە ئەم حزبانە لەوانەیە هەست بکەن ئاسی جەماوەریان زۆر دابەزیوەوە لە ئاسێکی خراپدایە بۆیە پیان وایە بە پەنابردن بۆ هێرشکردن سەر منافسەکەیان لایەنەکەی تر جۆرێک لە ڕازگۆیی و لە مزداقەتی جا نازانم خەڵکی کوردستان بەڕاستی بەم حکایەتانە کە چەندین جار دووبارە بۆ تۆ دوای هەڵبژاردنەکەی جارێکی تر دەسەخەن ناو دەستی یەک و دەسەکەنە ملی یەک و جارێکی تر برایەتی و تەباییان لە ئەوە بێتەوە بڕواکەن خەڵکی کوردستان جارێتی بڕوا بەماکە یان بڕواناکان بەسەباردووی کردو لە دەڵێن ئەو دەڵێت تەزویر کردەوەی دەڵێت تەزویر کردووە هەردوو لە ڕاز دەکەن و ئەو زۆری کە هەیە زۆرنێکی ساختەیە لە کوردستان بەڵێ هەردووگیان ڕاستەکەن کە تەزویریان کردووە و بەشێکی زۆریشی ئەو زۆرینەیە کە هێنایانە بە تەزویر هێنایانە تەزویری جۆرا و جۆر هەر لە تۆقاندنە لە ترساندنە هەر لە ئێغراکردنە هەر لە ینی ئەوەیە لە تەهیبە لە تەرغیبە ئەمانە هەموو جۆرێکە لە تەزویر باشە سەبارەت بە بەشداری هاوڵاتیان بە بۆچوونی بەڕێزت بۆچی گرنگە هاوڵاتی بەشدار بێ یاخودەم هەڵبژاردنەی پەیوەندێکی بە بەرژۆندەکانی هاوڵاتیانی شەوە هەیە خودە و کارانەی کە لە خولی داهاتی پەرلەمانی عێراق تاوتوێ دەکرێن وابەستن بە دۆخۆ و ژیانی خەڵکۆوانەوە
ئەزانی کا حەکیم ینی پێم وابێ ئێستا خەڵکی کوردستان لەوانەیە لە مناڵێکی ساواوە تێگەیشتوێت لەوەی کە وەزعی کوردستان هەرێمەکە زۆر پێوەستە بە بەغداوە تۆسێکی ئێستا باس لەوە کرێ موچەکە ناتوانێت بدرێت تا 200 ملیارەکە لە بەغداوە نیە چاوەڕێی بنزینەکرێ لە بەغداوە ینی زۆر لە کێشە و مەسایلێک حتا بۆ سنوورەکانیش کە کێشەیەک دروستە بێ پەنا بۆ عێراق بێت داوا لە عێراقەکرێڵێ فریامان کە و سنوورەکان پارێزەوە ئەو مەشتانە بکە ینی بەشێکی گرنگ لە دۆسیەکان لە هەرێمی کوردستانە کە ساڵانێک تا حدێک دوور بوو لە عێراقەوە ئێستا زۆربەی ئاراسی عێراق کراوە یا ڕادستی عێراق کراوە بۆیە بەدڵنیایی و پەرلەمانی عێراق گرنگی خۆی هەیە پێشترش گرنگی هەبوو بەڵام ئێستا کە گرنگیکی زیاتری هەیە و ئەهمەتێکی زیاتری هەیە بۆیە حزوری کورد لە بەغدا لە ئێستادا حزوری جۆرێکە لە پاراستنی دەستکەوتەکان یا جۆرێکە لە پاراستنی ئەو مافانەی کە لە دەسووری عێراقیە لانی کامیان وەکو دەوڵەتی شەراکەت لە عێراقدا کە لە 2030 بەتایبەت لە 2005 برای لەسەردا پاراستنی ئەمانە زۆر گرنگە بنسبەت خەڵکی کوردستانەوە بەڵام ئەوەی کە ئاسی بەشداریەکە لە ڕاستیدا ئەوەندەی یعنی خەڵکی کوردستان بەشدار بێ یا بەشدار نەبێنی ڕێژەیەکی زۆر بەشدار بێ ڕێژەیەکی زۆر کەم بەشدار بێت هەر ئەبێ ئەو ڕێژەیە کە بۆ هەرێمی کوردستان ڕێژەی بۆدانراوە هەرێمی کوردستان ینی 4 کورسیدانراوە بۆ هەرێمی کوردستان ئەم هەرێمە ڕسمی ئێمە جێناکۆکانیش تقریبان هەر شتێک چەند کورسیە کەمتر یا زیاتر هەر وەکو جاران دێتەوە کەواتە حسەیەکی دیاریکراوی بۆیە خەڵکی کوردستان زۆرینەی بڕات بەشدار بێت لە هەڵبژاردنە بڵێمە پرسێکی نیشتیمانی نەتەوەی یا کەمینەیەک بڕاتەوەوانە بەڵام ئەستی مەوزوعەکە لە چیایە لەوەیە کە بۆچی خەڵک ناڕۆ بۆ هەڵبژاردن ینی کە ناڕۆ ینی خەڵک بایکۆت دەکات وانە بەنا بۆ بایکۆتکردن بۆ مقاتعکردنی هەڵبژاردنەکە بات ئەم بە مەبەستێکی دیاریکراوە خەڵکەوە ئاکات تۆ ینی لە ڕاستیدا ئەمە بەشێکە لە هۆشیاری سیاسی بەشداری نەکردن لە هەڵبژاردن بەشێکە لە هۆشیاری سیاسی لە خەڵکانێک کە تێگەیشتون لەوەی کە پرۆسی سیاسی لە کوردستانە یا لە عێراقە بە ئاراسەیەکی خراپە ڕات تێگەیشتون لەوەی کە کۆمسیۆن ناتوانێت زەبط و ڕەبتی هەڵبژاردن کە هەڵبژاردنێکی بێگەرت زامن بکات لە ئێنە پێی وایە گۆڕانکاریەکان لە ڕێگای پەرلەمان و ئەوانەوە ناکە ینی مەجموعەیە تەوەجوهات و تێگەیشتنە کە ئینسانە بێ ڕێزی لێ بگرێت و بەشێکی زۆری دقیقە پێشتریش هەر بەو شێوەیە بووە بەڵام پرسیارە ئەسلەکەیش ئەوەیە کە ئەم بایکۆتکردنە کە من پێم وایە هەڵوێستە بەڵام هەڵوێستێکە هەڵوێستێکی جددیە یا هەڵوێستی ئەضعف الئیمانە من پێم وایە هەڵوێستی ئەضعف الئیمانە لەوەی کە تۆ توانای ئەوەت نییە گۆڕانکاریەکی فعلی و جددی بکە ینی تۆ بڕیار نادەی لەوەی کە کی ئەم کێشانەی دروست کردووە کی ئەم وەزعیتی ئەم فەزایی دروست کردووە کە پەرلەمان ئەو هەیمەنەتەی نەبێنێ ئەو هەیبەتەی نەبێت پەرلەمانتار ئەو مەکانەتە و مەوقعەتەی نەبێت تەزویر بکرێت یا ئەوە بکرێت یا داخوازیەکانی خەڵکی کوردستان لە بەغدا تا دێ لە پاشەکشە بێت تۆ مەفروض وایە عقوبەی ئەو لایەنانە بدەیت عقوبە دانیش بەوە نییە کە نەڕێ بۆ هەڵبژاردن چونکە ناڕێ بۆ هەڵبژاردن ئەو دەنگی خۆی دێنێت خەڵکی خۆیە بات و دەنگەکانی خۆی دێنێت بۆیە بایکۆت من ڕێزێکی زۆرم بۆ ئەو خەڵکانە هەیە کە بایکۆتەکەن یان ترویج بۆ بایکۆتەکەن پێشم وایە بەشێکە لە هوشیاریکی سیاسی باڵا بەڵام بە بایکۆت چارەسەری ئەو مۆزوع ناکرێت ینی بە بایکۆت باشترین ڕێگا ئەوەیە کە تۆ بیر لە بەدیلەکان بکەیتەوە بیر لەوە بکەیتەوە کە خەڵک ئەبێ حزوری هەبێت لەبری ئەوەی کە تۆ داوا لە خەڵکی لە ماڵی خۆی دەرنەچێت تۆ مەفروض وایە داوا لە خەڵکی بڕاتە سندوقان خەڵک هەوڵ بدات ڕێگانە درێ بەناوی ئەوە تەزویر بکرێت بەناوی کارتی ئەو بەکاربێنرێ بۆ تەزویرکردنەوەمانە تۆ توانی بەشدار بێت لە هەڵبژاردن کارتەکەی خۆت بستێنیت ینی وەرەقەی دەنگدانی خۆت بستێنیت ئەمە هەر ئەضعف الئیمانە بەڵام لە هەمان کاتە خەڵکە واعیەکە خەڵکە هوشیارەکە خەڵکە ناڕازیەکە کە ناڕازین بە سیاسەتی با بڵێن ئەو حزبە معمولیانەی کە لە کوردستانەیە بە ئۆپۆزیسیۆن و بە دەسڵاتیشەوە خۆ مەفروض وایە بیر لە خیاراتی تر بکەنەوە بیر لە کاندیدی تر بکەنەوە بیر لەوە بکەنەوە چەند جەبهەیەکی تر دروست بکەن لیستی تر دروست بکەن یعنی تۆ لە بری ئەمانە پەناتەنها بۆ بایکۆتکردن ببین پێم وایە بایکۆتکردنەکە قازانجێک بەو پرۆسەیە ناگەنێ بە پرۆسەی خۆجیاوازکردن لە یەکێتی و پارتی لە خۆجیاوازکردن لە دەسڵات یا خۆجیاوازکردن لە حزبە مهمەکان لە ساڵانێکی دوور و درێژی ینی دەسڵات لە کوردستاندا لە بری ئەم کارانە تۆ بێنی بڕۆی خۆت جیاوازکەیتەوە جارێکی تر تۆ وا ئەەکەیت کە چکە ئەو حزانە کێشیان نییە لە ڕاستیدا لە بایکۆتکردنەکە ینی لەوانەیە حزبێکی ئەگەر حزبێکی هەست بە مەسوولێتێکی گەورە بکات و حزبێک بێکە زۆرتر خەمی دڵڕازیکردنی جەماوەر بێت پێشتر هەوڵەدا جەماوەر لێ نەڕەنجێت بەڵام لە هەمان کاتیشە دەنگنەدانی خەڵک بۆی ینی ئەبێت مۆزوع بێت بۆ نمونە لە منتیقەی سلێمانی ئەگەر خەڵکانێک دەنگ بۆ بە یەکێتی و بە گۆڕان نەدەن مەفروض وایە بۆ دوو حزبە پرسێکی گرنگ بێت بەتایبەت بۆ یەکێتی بێ پرسێکی گەورە و گرنگ بێت لەوەی کە ڕێژەی دەنگنەدان لێرانە ڕێژەی ناڕازایی بوونە لە ئەو
لە دهۆکیش و لە هەولێریش بە هەمان شێوە بەرامبەر بە پارتی خەڵکێک لە دهۆک ڕێژەی دەنگدان لە دهۆک نەگاتە 50% یان نەگاتە ئەوە لە 60% ئەوەیە کە ئەو خەڵکێتن ناڕازیە لە سیاستەکانی نەکەوەی مطمئنە لە ئەوروپا خەڵکی زۆر ناڕا بۆ دەنگدان لەبەر مطمئنن لە پرۆسە سیاسیەکە لە سەقامگیری سیاسی لە وڵاتەکەیدا زۆر مهتەم نییە بۆەوەی کە چەپێک بێت ڕاستێک بێت زۆر لەوانەیە لە ژیانی ئەو نەگۆڕێت بەڵام لە کوردستاندا ئەتمێنان نییە ئەوەندەی بێ ئەتمێنانیە لە ڕاستیدا ڕێک پێچوانەکەیەتی و ئەوەندەی بێمتمانەیە بۆ حزبانە بۆیە بەفرۆز وایە ئەمە هینێک بێ بۆ ئەوانکە بە قورسی ێزانم بڵێ سەوارت بە بایکۆتەکە بەڕێزوتت خەڵکی وەکو هەڵوێستێک دەیبینی بەڵام ئەگەر هەڵوێستیش بێت زیان لە خەڵکی ناڕازی دە یاخود لە دەسەڵات بایکۆتەکە زیان لە دەسەڵات نادا ئەگەر زیانی لە دەسەڵاتدا من پێم خۆش بوو هەمومان بایکۆتی ئەوە بکەین هەمومان بووم بەسەوەی کە ئەوانەی کە لیستیان نییە ئەوانەی کە کاندیدیان نییە ئەوانەی کە ناڕازین لەم پرۆسێ ئەوانە حزب بچووکەکانیش پاتانە پای ئەوەی کە بایکۆت بکرێت تۆ بۆ من لە سلێمانیە بایکۆت بکەی بایکۆت نەکەی بێ 18 کەس بڕوات کە خەڵکێکی زۆر بایکۆت بکایە خەڵکە ناڕازیەکان و ڕەخشەگرەکان و با بڵێن خەڵکە جیاوازەکان لە ڕووی نەوەیەتەوە ئەوانە هەموو بایکۆت بکەن خەڵکی کێڕات تۆ ئەبێ 18 کەس بڕوات ئەو 18 کەسە ڕاکە بەدڵی ئەو لانەی مهمە لە هەولێری و لە دهۆک و لەوانش بامان شەوە لە دهۆکە تۆ ناڕازی بیت و وانە بیت یانزە کورسەکە پارتی یانزە کورسەکەی خۆی ئەنێرێ بۆ بەڵام ئەگەر هێزێکی منافس هەبێت چۆن هەر چۆنێکیش بێت زۆر بەدڵت نەبێت 100% بەدڵت نەبێت بەڵام هێزێکی منافس بێت جیاواز بێت ڕوویای جیاواز بێت لستی تر هەبێت جا فەردی بێت حزبی تر بێت حزبی کۆن بێت حزبی تازە بێت بەڵام لەبری بایکۆتکردنەکە دەنگدان بمانە پێم وایە ئەوە زیاتر تەسیرەکە لەسەر لە وەزاکە وی لە بایکۆتکردن لە ئێستادا وەک باسم کرد تۆم حزبانە نەمەتێکی دیموکراسیان نییە بەانی حزبەکە دەنگ کەم بێنێت قیادەکەی استقالە بدات تحملی مەسئولیەتەکەی بکات بەدیلی بایکۆت هەیە ئەگەر هەیە بۆ نمونە ئەوانە دەکرێن ڕاپەڕێنی جەماوەری بێ شۆڕش چەکداری ئەگەر وەکو بەدیلێک یاخود بڵین غەیری بایکۆت ڕەنگە هەڵبژاردن بڵین ئەو گۆڕانکاری خێرایش دروست نەکاوایە پێویستی بە پشو درێژی هەیە ڕاستە حتمما تۆ ئەگەر قرارە ینی تۆ متفقی لەسەر ئەم سیستەمە سیاسیە لە چوارچێوەی ئەم سیستەمە سیاسیە کە دیموکراسیەتە کار بکەیت و ئەوانە بکەیت حتمما پشو درێژیەوێت حتمما تۆ ئەو داواخوازیانی تۆ توێت لە خولێکەکانات نایەتە دی لە چەند خولێکی داهاتوە بێتە دی بتوانانی نەمەتەکە بگۆڕی استراتیژیەکە بگۆڕی استراتیژیەکە بگۆڕیت و کار لەسەر ئەو مەسایلانە بکەیت بەڵام حتمما ئەگەر تۆ ینی با بڵێن تەوەجهی تۆ جیاوازترە تەوەجهی سندوقی هەڵبژاردن نییە و بڕوات بەم پرۆسەیە نییە و ئەتەوێت قۆناغەکان بسووتێنیت بازێ بۆ قۆناغێکی تر حتمما ئەو کاتە پنا بۆ انقلاب بێت ئەوەی کە لە زۆر وڵاتە ئەکرێت بەڵام نەتیجەکەیشی چیە ئەو انقلابانەیش کە ئەکرێت انقلاب ناوێنێت انقلابی شۆڕژگەری انقلابێکە لە خزمەتی خەڵک و زەحمەت کێش و نازانم چیەوانێ نەتیجەکەیشی چیە جارێت توغمەیەکی سیاسی جیاوازتر دێنێت و یا توغمەیەکی عسکەری گروپێکی عسکەری دێنێت حاکمە بێتەوەوانە جارێکی تر ئەگەڕێت و بۆ هەمان دەوامە مەسەڵەن تۆ حوسین مبارەکی لادی کەسێکی عسکەری تر دێتە سەر حکم و بەهانەیەک شعاراتی تازەوەمانە بەڵام بە هەمان تێگەیشتن و 20 ساڵی ئەوش تەمەنەکات مەسەڵەن لە جەزائیر بۆ تفلیقیە دێنیت کە 20 ساڵ و ئەوە حکمەکە لە سوودان بە هەمان شێوەیە انقلاب بکاتە سەر ئەوان یعنی ئەو گۆڕانکاریانە ئەوەی کە پێت وابێ بە انقلابێک و انقلابێکی شۆڕژگێڕانە ژیانی خەڵکەکە بگۆڕیتەوەوانە لەوانەیە جەمعێک لادی جەمعێکی تر دێت انقلاب هەروایە جەمعێک لادا جەمعێکی تر دێنێت بۆیە زۆر زەحمەتە جەماوەریەکەش ئەزانین چۆن ڕاپەڕینی جەماوەری و یا انقلاب و ئەمانە لە وڵاتێکە سەرەگرێت جا سەرگرتنەکە ئیجابی بێ یا سلبی بێت لە وڵاتێکە سەرەگرێکە هێزی چەکداری تیابێت هێزێکی عسکەری بێلایانی تیابێت و ئەم هێزە عسکەرە لە دوجار بڕیار بدات کە ئەکوێتە پاڵی انقلابچیەکان یا کەوێتە پاڵی جەماوەر مەسەلەن لە مسرا بڕیاریاندا کە بکەونە پاڵی جەماوەر بۆیش ڕژەمەکە ڕوخا ئەگەر لەشکری مسر ینی سوپای مسر بڕیاری نەدایە کە بکوێتە لەگەڵ جەماوەرە ئەو نظامە ئەمایەوە حوسین مبارەک ئەمایەوە لەوانەی شەڕی ناوخۆ وایە ینی لانی کەم ساڵێک ئەوانە درێژەکە لە تونس بە هەمان شێوە لە وڵاتەکانی تریش بەمان لە لیبیا لە سووریا بۆ نمونە بڕیاریان نەدا لەشکر بڕیاری نەدا بکوێتە لەگەڵ خەڵکە نظامەکە مایەوە توانی مقاومە وانە بکات لە یەمەن بە هەمان شێوە لە وڵاتەکانی تریش بەمان شێت بۆیە سوپا ئەساسە لە وڵاتێکی وەکو عێراقا کە سوپایتیان نییە حەجی شعبی ملیشای حەجی شعبی وانە هەیە لەوێ لێرانە سوپانیە سوپای یەکێتیمانەیە سوپای پارتیمانەیە یعنی هێزی چەکداری یەکێتی پارتی وانەمانەیە حتمما جەماوەر نابێت خۆی بخەڵەتێن لەوەی کە بە هێزێکی چەکدار هەبێت بەم شێوەیە هێزێکی چەکداری حزبی بێت بە ئاسانی بتوانێت بکرێتە خەڵکە ئەمە ینی معادلەیەکی قورسە
من ناڵێم 100% نابێت ینی مستحیلە بەڵام قورسە زۆر زەحمەتە تۆ هێزێکی حزبی سەرتاپا حزبی بتوانانی وای لێ بکەیت بێتە پای داخوازەکانی جەماوەرە ئەمە لەوانەیە گۆڕانکاریەکی زۆر گەورە لە وڵاتەکە ڕوودا قایدێکی کاریزمایی بەهێز دروست ببێت لە وڵاتە بتوانانی قیادەی ناڕزایەتەکان وانە بکە بەڵام ئەم دابڕانی بینی هەرێمی سلێمانی و هەرێمی هەولێریش کە بە فعلی بووە بە دوو هەرێمەوەمانە ئەمەش کاری انقلاب و خەباتی جەماوەری و خەباتی شۆڕژگێڕانە و ڕاپەڕینی جەماوەری قورسر و سەختتر کردێتەوە لەوانەیە ڕاپەڕینی جەماوەری باشترین وڵام بێت باشترین وڵام بێت بە جیاتیکردنی گەندەڵی زۆر زەحمەتە تۆ گەندەڵی لە نێو مؤسسەی خودی مؤسسەی گەندەڵە چارەسەری گەندەڵی بکەیت بتوێ عەدالەتێک پێکەی ناو مؤسسەیەکی ناعادلانەتە زەحمەتە بەڵام لەوانەیە بە ڕاپەڕینێکی جەماوەری بتوانێت کۆمەڵی قۆناغی تازە لە ماوەیەکی کەمدا بێتە پێشەوە بە ئاسانتر بتوانیت جیاتی گەندەڵی بکەیت بتوانیت بن بڕی بکەیت بتوانیت گەندەڵکاران سجن بکەیت محکەمە بکەیت ئەوانە بکەیت بەڵام لە واقعی کوردستانە لە ئێستادا نختێک ینی ئالۆزە ترکیبی کوردستان ئالۆزە ئەو گۆڕانکاریە بۆ وازە بەڵێ ئەو گۆڕانکاریەکە بە هەڵبژاردن لەسەر خۆیە ئەمە بۆ وڵاتانی پێشکەوتوش کە ئێستا سیستەمەکان جێگیر کردووە و ئابوگۆڕی دەسەڵاتی تێدایە هەروە و بە قۆناغی درێژ گەشتون بەوە یاخود ئەم هەر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڵێن یاخوشتەکە گشتی و سەرتاسیرە کە پێویستی بە پشت و درێژی ڕێگۆڕانکاری لە ڕابژاردنەوە کاک حەکیم تۆ مۆزوعی ینی بەشەرێت ئێستاکە لە قۆناغی سیستەمی دیموکراسیە هیچ بەدیلێکی تر نییە باشترین لە وڵاتە دیکتاتۆریەکانە باشترین شعارێک کە باس بکرێت گەڕانەوەی بۆ ئیرادەی خەڵک و بۆ سندوقی انتخابات و بۆ پەرلەمانەوەمانە باس لە مەرجعیەتی پەرلەمانەکە ئەمە تر دو پێشکەوتنە کە مرۆڤایەتی تا ئەم ساتە وەختە لە ماوەی ئەم 200 ساڵی ئەخیرە پێگەیشتووە نازانی 100 ساڵی تر یا 50 ساڵی تر چیە بێت سیستەمی دیموکراسی خۆشی ئەکەوێتە ژێر پرسیارەوە ئەی بۆ عاری لێ دۆزرێتەوە چیە بەڵام تا ئێستاکە باشترین و عادلانەترین سیستەمی دیموکراسی سیستەمی دیموکراسیش ینی هەڵبژاردن یعنی انتخاباتی دەوری یعنی دەسەڵاتدەستکردی دەسەڵات و انتخاباتی دەوری بەم شێوەیە بێت مەوزوع علاقەی تەنها بە پشت و درێژی و پشت و کورتیەوە نییە تۆ تەنها یەک سیستەمت هەیە یەک شێوازت هەیە یەک ڕێگات هەیە ئەو ڕێگایەتی شەوەیە کە سندوقی انتخاباتە ئەمساڵ بەزەربوونەوە سنە لە عێراق ساڵانێک بایکۆتی انتخاباتیان کرد لە 2005 بایکۆتیان کرد چه قازانجێکیان کرد سنە لە عێراق پاشەکشەیەکی گەورەی کرد ینی لەوانەیە 50 ساڵ پاشەکشەی کردووە لە پرۆسەی سیاسی لە عێراقەوە هەیمەنی شیعیش بە تەواوەتی بوو نەڕۆیشتن چی گۆڕا لە معادلەی ئەوە تۆ بۆ نمونە ئێستاکە لە کوردستانە هەموو لایەنەکان بڕیار بدەن جگە لە یەکێتی پارتی هەمویان لایەنەکان بڕیار بدەن کە بەشداری لە هەڵبژاردن دەکەن یەکێتی پارتی نوێنەرەکە ئەو 44 کەسەی کە بۆ هەرێمدانراوە ئەوان دیاریەکەن برابەشیەکەن لە بینی خۆیانەوە ئەینێرن بۆ بەغدا وە کە ڕۆیشتن بۆ پەرلەمان شەرعیەت وەرەگرنەوە بنن بە مەرجە لەوێتر ئەوان لەوێ بڕیارەدەن لەوێ یاسا دەرەکەن لەوێ قوانین دەرەکەن لەوێش نوێنەری گەلەکە تۆ هەر بڵێ من بەشدار نەبوومەوە ئەمە نوێنەری من نییە ئەوە نییە بەڵام واقعاً بۆ شێوەیە بۆیە لە ئێستاشدا ئەو تەنویعە ینی ئەو خۆشبەختانە ئێستا تەنویعێکی زۆر باشەیە لە لیستی هەڵبژاردنەکاندا کە ئاکات کەسێک ئەگەر حزبەکانی بەدڵ نەبێت پەنا بۆ لایەنی تر بە لایەنی تازە بە پەنا بۆ لایەنی کۆن بە پەنا بۆ سەربەخۆ بە پەنا بۆ کەسێک کەسایەتێک بە و بازنەکانیش بە شێوەیەکی وا دابش کراوە کە کەسەکان لە منتیقی خۆیان دەنگ بە بازەکە ڕاستە ئالۆزە سیستەمەکە لە بەرەوەی یەکەم جارە لە عێراق کاری لەسەرکرێت و تەجروبەیەکی تازەوەمانەیە بەڵام دەرفەتەکان زیاترە لە تۆ لە بری بایکۆتکردنەکە لەوانەیە تۆ بتوێت چانسێکی زیاتر بدەیت ئەگەر ئەتەوێت عقوبەی دەسڵات بدەیت پێم وایە عقوبەی دەسڵات تەنها بە بایکۆت نابێت وەکو باسم کرد من موقفێکی دش بە بایکۆت پێشم وایە بایکۆت هەڵوێستێکی سیاسیە و وەعیکی سیاسی و جۆرێکە لە ناڕەزایەتی سیاسی بەڵام چۆن بەکاری دێن و کەی بەکاری دێن کاتێ بەکاری دێنی بایکۆت کە تەسیر لەسەر سیستەمەکە بکەیت و سیستەمەکە ناتوانێت نەکاریگەریش بێت نە سیستەمەکەش ڕاگیرە نە سیستەمەکە ڕاگیرێت ڕاناگیرێت تۆ ناتوانین حەجمی کورسەکەیان کەم بکەیتەوە بە بایکۆت ناتوانین حەجمی کورسەکەیان کەم بکەیتەوە وانە ناتوانانی ڕێژەی نوێنەرەکان کەم بکەیتەوە ناتوانانی موقعی حزبەکان زعیف و لاواز ئەوانە بکەیت بە بایکۆتیش ئەمانە پێ ناکرێت بەڵام بە خیاراتی تر بە دیلی تر لەوانەیە بتوانانی زیاتر تەسیرت هەبێت بۆیە لە ئێستادا بایکۆتەکە ئەو نەتیجەیە ناگەێنێت کە خەڵکی زۆر خەڵکی دڵسۆز مەزانم خەڵکی دڵسۆزن ڕەنگە دەسەڵاتیش خۆی پەرەی پێنەدا بەمە جێگەر لە خەڵکە دڵسۆزێکە دەسەڵاتیش بوێ بایکۆت هەبێ بە تایبەتی بۆ خەڵکی کە ناڕازیە خۆی دەسەڵات ئێستا قسێکی زۆر دقیقە کرێ لەوەی کە نەک هەر بایکۆت وەرنەگرتنەوەی کارتی دەنگدانەکە ئەوە کارتەکە لەوانەیە دەرفەتێکی بۆ تەزویرات
تەزویر لە کوردستانە و لە عێراق واقعەکە بێ لە بەرچاومان بێت شتێک نییە وەهم نییە ئەمە بینیمانەوە بینیشمانە و حزبی شەیە اعتیمادی ئێستا اعتیمادی سەرەکی لەسەر هینەکەیە زۆرتر لەسەر تەزویرەکەیە بۆیە خەڵک بێ وشیار بێتەوە یعنی لانی کەم تۆ ماوەسۆی پرسی کارتەکەی وەربگرێتەوە خراپ بەکارهێنێت بەشدار بێت لە پرۆسەکە بەڵام با بەشدارێکی سلبی بێت بڕۆ بۆ نمونە دەنگەکەی خۆی لێ بستێنێت بەڵام ڕێگانەدا دەنگەکەی تەزویر بکرێت یعنی بەشداریکردن جۆرێکە لە وشیاری ڕاستە بەشداری نەکردنیش بە وەکو پرۆسەیەکی سیاسی جۆرێکە لە وشیاری بەڵام بەشداریکردن لە ئێستادا ئەوەیە کە تۆ یا چارەنووسی خۆت بڕیاری لەسەر بدەیت یا تەسلیمی لایەنێکی تریشیەکەیت و لە ماڵی خۆدانیشیت و ئەوەکەی دوای ئەوە مەجای گلەیی و ڕەخنەگرتن لێنامێنێت لەبەرەوەی تۆ خۆت لە ماڵی خۆدانیشتیت و قرارداوە ئەو بکە چکە سیستەمە ئەو باسم کە سیستەمەکە جیاوازە سیستەمی انتخاباتی عێراق ئەم جارەی مفەوەزەیە زۆر جیاوازە یعنی تۆ یعنی بازەی داناوە دوور خراونەوە بەرپرسەکانی کۆمیسیۆن بەڵێ کۆمیسیۆنێکی تازەیە لەوانەیە فەرق بکات لەوانەیە ینی هەنێ مؤشرات هەیە کە ئیجابیە تا حدێک بەس بەشداری زۆری هاوڵاتیش خۆی هۆکارێکە بۆ کەمکردنەوەی تەزویر بە بۆچوونی بەڕێز دەگەر هاوڵاتێکی زۆر بەشداری بکەیت ڕۆڵێکی هەیە لە کەمکردنەوەی تەزویر چۆن بڵێن ڕۆلی هەیە لە بەرەوەی دەرفەتێکی کەمترە دێت بەوەی کە ناوی قینی من کە بڕۆم خۆم دەنگدەم مەجال دەرفەت بۆ نادەم بە ناوی منەوە دەنگ بدرێت بۆ نمونە تۆ بکە ڕۆی دەنگەدەیت مەجال نادرێت ئەمە یەکێ دوو سێ لە شوێنەکان بەو شێوەیە و دیوەکەی تری شێوەیە کە ئێستا باس لەوە ئەکرێت کە من هیوادارم دروست بێت و پێشم وایە بۆ ئاراستەیە ڕات ئەو تەزویرە ئەلکترۆنیە لە ئێستادا چیتر ینی باڵێ ئەو دەرفەتی پێ نەترێت زۆر کۆی 2010 دووبارە 2010 زۆر زەحمەتە ئێستا ئەوەی کە ئەبیسرێت ینی هەڵدانە بۆ پەنابردن بۆ تەزویرە تەقلیدیەکە تەزویرە تەقلیدیەکە بۆی کەمی کەیتەوە چکارەکرێت بەڵام بۆی کەمی کەیتەوە خەڵکە بێت زیاتر بەشدار بێت هەڵبژارد لە دەنگدان کە ڕۆیشت بۆ دەنگدان خەڵکەکە ڕۆیشت و کارتی خۆی وەرگرت و وەرەقەی خۆی وەرگرت وەرەقەی انتخاباتی خۆی وەرگرت حتمما بوارێکی کەمتر بە تەزویرە تەقلیدیەکە دەست باشە بەس تەزویرە تەقلیدیەکە و بۆ ئەوانەی کە نەچوون بۆ دەنگدان ئەوانیان بەکاتێنێ کارتی ئەوانە و ناو ئەوانە بەوەست بە دەرەجەیەک بە دەرەجەیەک ئەوە کرێت باشە بەس ڕەنگی خەڵک بڵێ ئایا ئێستاگەر بڕوا بۆ دەنگدان ئەوە دەنگی خەڵکە نەخشەی 4 ساڵی ئایندەی بۆ نمونە نوێنەراتی کورد لە پەرلەمانی عێراق دیاری دەکات بڵێن لەو 4 ساڵەیەک ڕۆژ هەیە گرینگە ئەو ڕۆژە بەکاربێنێت و دوای هەڵبژاردنەوە دەرفەتەش نامێنێ بڵێ نە لە هەموو کاتی ئەو دەرفەتە هەیە بەڵام کاک حەکیمیانی تۆ پێت وا بێت بەو ڕۆژە بەشداریکردنە دنیا گۆڕێت و 180 دەرەجە ژیانی خەڵک بەروباشیە ڕات و یا بەرەو خراپی ڕات بەو شێوەیە نییە یعنی هەڵبژاردن پرۆسەیەکە لە پرۆسەکان ئەوە نیە ئینقلابێکی گەورە لە ژیانی خەڵکیان ڕوونادات ینی بەوە تەنانەت ئەگەر حزبێک ببێتە کەمینە و حزبێک بێتە زۆرینە ئەوەی کە لە وڵاتەکانی تریش هەیە لە وڵاتە دموکراسیەکانیش هەیە ئەوە ناکاتەوەی کە ینی وەزعێکی زۆر گەورە تەوقعاتێکی زۆر گەورەمان لەسەر هەڵبژاردن هەبێت ئەمە خراپە ئەو تەوقعاتە گەورەمان هەبێت و ئەمەش ئەم تەوقعاتە گەورەی کە لەسەر هەڵبژاردن لەسەر پەرلەمانە وای کردووە کە خەڵکێک دردنگ بێ یا خەڵکێک تووشی یەس هاتبێت لە پرۆسی هەڵبژاردن چکە پێی وا بووە پەرلەمانتار کە کەسێکە نێرێ بۆ پەرلەمانی ترە بێ ژیانی ئەو بگۆڕێت ینی واقعی سیاسی بە تەواوەتی بگۆڕێتوانە ناکرێت ئەو پەرلەمان ناکرێت پەرلەمانێکێکە لە مؤسساتی سیاسی لە وڵاتەکەدا حزبی سیاسی لە پشتەوەی مەساڵحی جیاوازی لە پشتەوەی ئیجتیهاداتی جیاواز هەیە لە ناوینەکە و مەرج نییە هەموو کۆمەڵگاکە بە قسەی من بکات ئێمە بۆ نمونە گۆڕان بووین و ئۆپۆزیسیۆن بووین لەگەڵ کۆمەڵ و یەکگرتووە لە 2009 بۆ 2013 پێمان وا بوو باشترین بەرنامەمان پێەیە باشترین تەرحمان پێ لە خازانجی هەموو خەڵکی کوردستانە بە دوو حزبەکەی تریشەوە بەڵام دوو حزبەکەی تر ڕێی جیاوازیان هەبوو و ئەوانش خەڵکیان هەبوو نوێنەریان هەبوو ئەوانە ینی مەرجنیە هەر قسەی ئێمە بخوا ئەوانش قسەیان هەیە ئەوانش تر بۆ پرۆسی دیموکراسی هەیە ئیجتیهادی جیاوازی تیا تێگەیشتنی جیاوازی تێ بۆیە ئەو تەوقع بەرز لەوەی کە پێت وا بێ پەرلەمان لە ئانووسانێک هاتوانێت ژیانی تۆ بگۆڕێت و واقعێکی تازە بێنێتە کایەوە ئەمە وەهمەکەیە پێم وایە پەرلەمان بەڵێ گرنگە و ئەتوانێت ڕۆلی گەورەی هەیە کاریگەری گەورەی هەیە لەسەر موچە لەسەر ژیان لەسەر مەعیشەت لەسەر زۆر مەسائلەوەوانە بەڵام ئەوەی کە ئینقلابێ لە ژیان تا ڕوودات نە بەو شێوەیە نیە ئەسڵ پەرلەمان خۆی وشەی ئینقلاب و ئەوانە وەلانێ وشەی گۆڕانکاری زۆر گەورە وەلانێ گۆڕانکاریەکی شوێنەیە لەسەر خۆ بەهێمنیانە ڕاتە پێشەوە بۆ شوێنێکشە بۆ جەدەلی سیاسی گەورە بۆ حیواراتی سیاسی گەورە بۆ ئیجتیهاداتی سیاسی گەورە ململانەیە توندی تیا بێت بەڵام مەرج نییە هەموو کاتەکان من لەسەر ڕازبی یا ئەگەر منیش لەسەر ڕازم مەرجێ لە هەموو کاتەکاندا من زۆری نەبم لە پەرلەمانە ئەکرێ ڕاستی ینی با بڵێن واقعی سیاسیەکەیە بەرژەوەندیەکانە بەرژەوەندی هێز و لایەنە سیاسەکانە زۆرتر تحکم
مۆزوعاکەن ئەمەیشە بۆ ئاکات ینی تۆ ئێستا پێت وا بێت ئەگەر بایکۆتت کرد لەبەر ئەوەی کە ئەم پەرلەمانە گۆڕانکاریکی زۆر گەورە لە ژیانی تۆ ناکات ئەی 4 ساڵی تر چیەکەی 4 ساڵی ترش تۆ هەڵبژارد نەکرێت جارێکی تر هەڵبژارد نەکرێت ئەوە ناکرێت لەوانەیە 2 ساڵی تر هەڵبژارد بکرێت وەکەوەی لە عێراق ڕوویدا هەڵبژاردننی پێشوەخت بکرێت تۆ چیەکەی هەم بە بایکۆت وەڵامە دەیتەوە ینی بایکۆت یا ئەتەوێت خۆت لێرە بڕیار لەسەر گۆڕانکاری لە نوێنەرایەتەکانە بکرێت و ئەو نوێنەرایەتەکەی یەکدەست نەبێت وەڵکو چەند دەستێک بێت چەند دەست ینی تا ئێساکە بەشێکی زۆری نوێنەرایەتی کورد لە بەغدا یەکدەست بووە و تویانە ئێمە لە مەسلەن نەتەوایەتیەکان و نیشتیمانەکانی یەک ڕێزین یەک دەنگین ئەوە لە حەمرین بەولاوە هەوڵەدەین بۆ شێوە بێت ئەمە چەند شکاوەتەوە بە قازانجی خەڵکی کوردستان تا دێت هەرێمەکە لە عێراقا زەلیلتر و بچووکتر و لاوازتر و بێنوزەترە بێت بەڵام ئەگەر تەنوێعی بکرێت لە نوێنەرایەتیکردنی خەڵکی کوردستان لە بەغدا چیتایە با پارتی ئەم جارە سینە بێبابی 20 بێت یەکێتی با 50 بێ دەبێت ینی بۆ نمونە گۆڕانکاریەک ڕوودات هێزەکانی تر ئەوەی کە کەمە زیاد بکە ئەوەی زیادە کەم بکات ینی ئەم تەنویع چی کێشەیەکی گەورە بۆ نوێنەرایەتی لە عێراقەکە ئەگەر نوێنەری هەرێمیت ئەگەر نوێنەری بەرژەوەندیە دەستوریەکانی هەرێمی کوردستانی چیتایە با پارتی ئەم جارە زۆری نەبێت کەمی نەبێت یان چ کێشەیەک دروست دەکات لە خەڵکی توانێت بڕیار لەسەرەوە بدات سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورد و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاگاتان سەبارەت بەوەی کە ئەوانەی کە دەستنە بەغدا زەرورە خەڵکی کوردستان کام نوێنەرە هەڵبژێرێ بۆ نمونەکاری ئیشکاری پەرلەمانتار چییە چ جۆرە نوێنەرێک بچێتە بەغدا باشە بۆ خەڵکو و بۆ مافە لە سووریەکانیش وڵات تەمان حیزبەکان خۆیان بڕیار لەسەرەوە دەن چ نوێنەرێک یان چ کەسێک کاندید دەکەن یا کەسایەتەکانیش خۆیان وەکو سەربەخۆ خۆیان بڕیارەدەن کە توانا و سەلیقە و قودرەتی ئەویان هەیە نوێنەرایەتی خەڵکویانە بەڵام دیارە ئیشی پەرلەمانی معلومە ینی پەرلەمان ئەرەوە نییە کە تەشریع دەرکات بۆیە تۆ پێت وابێت ئیلا ئەوێ خەڵکی قانونی بە خەڵکێک شارەزای بێت لە بواری قانونە بڕاتە پەرلەمانە پەرلەمان یعنی ئەگەر ینی لیژانی جیاوازی هەیە تۆ لژنەی ئابووریت هەیە لە ژنەی کشتتوکاڵت هەیە لە ژنەی پەروەردەت هێوانە ئەکرێ خەڵکانی شارەزا لەو سێکتەرانە لە پەرلەمانە بن و کەسی بەتوانە بن و لە لژنەکانی خۆیان چکە ئیشی لژنەکانی ئیشی متابعکردنە ینی پەرلەمان سەرباری ئەوەی کە موسسەیەکی تەشریعیە تەشریع دەکات یاسا دەکات لە ئەمان کاتە موسسەیەکی چاودێریکردنە چاودێریکردنی دەسڵاتی تەنفیزیە چاودێریکردنی جێبەجێکردنی یاساکانە و چاودێریکردنی با بڵێن کێشەی هاوڵاتیانە ئەم بەشێکی گرنگە لە ئەرکی پەرلەمانی ئەگەر نیوە بە نیوەی بکەی ڕێک نیوەی لەوانەیە تەشریع بێت
نیوەکەی تریشی چاودێریکردن و متابعکردن ئەوانەیە و ئەمەش خەڵکانێکی هەوێت کە سەلیقەی متابعکردیان هەبێت توانای ئەویان هەبێت کە چۆن بتوانن بە دوای کێشەکانەوە بگرن پەرلەمان لە مؤسسەی پەرلەمانیە یا لە وڵاتێکە کە پەرلەمانی بێت و پەرلەمان ڕۆڵ و موقعی بە حتا لە نظام سەرۆکایەتیەکانیشە بەڵام دیموکراسی بێت پەرلەمان ڕۆلی ئەساسی گەڕێت ڕۆلی گرنگ گەڕێت و هەیبەتێکی گەورەی هەیە لە نێو پەرلەمان و پەرلەمانتار هەیبەتێکی گەوریان هەیە لە نێو کۆمەڵگاکە چونکە ئەو پەرلەمانتارە ئەتوانێت متابعی هەموو و درشتی کێشەکان و مەسائلەکان بکات و بکات ئیشی وزارەتەکان و ئیشی وەزیری تایبەتی خۆی مەسەرەن لە بواری لژنەی پەروەردە توانێتی خوێندن و وزارەتی پەروەردەوانە متابعی ئەوانە بکات و ڕۆژانە بۆیە ئەو کەسانەی کە ئەڕۆنە پەرلەمانەوە بە تایبەتیش پەرلەمانی عێراق بەنسبەت خەڵکی کوردستانە دوو خاڵ زۆر گرنگە یەکەم خاڵی ئەوەی کە چەند ئەتوانین نوێنەرایەتی داخوازی گشتەکانی خەڵکی کوردستان کە کۆی لە دەستورە هەیە یعنی با بڵێن داخوازی نیشتیمانەکانی خەڵکی کوردستان پاراستنی ئەو دەستکەوتانەی کە لە دەستورەکە یەکە من زۆر بە دەستکەوتی نازانم چکە دەستورەکە خەلیلی گەورەی تایە بەنسبەت خەڵکی کوردستان بەڵام باوا بدەنێن دەستکەوتی گەورەی تایە و الحاڵ ئەو نەریتەی کە تا ئێستاکە تەعامل بۆکو هەرێمێک لەگەڵ هەرێمی کوردستانە کارێمێکی فدرال ئەمە چەند ئیپارێزیت و چەند بەخۆتی شیاکەیتەوە دوور لە شیعراتی قەومی و دوور لە نەعرەتی قەومی و نەتەوایەتی ئەوانە چۆن ئەتوانی هەیبەت و مەکانەت و موقعەتی هەرێمەکەت پارێزیت و خەڵکی هەرێمەکەتیش لە وەزعێکی باشا بێت لە ژیانێکی باشا بێت ئەمە خاڵێکی گرنگە خاڵەکەی تریشەوەیە کە تۆ لە بەغدا چەند ئەتوانیت نوێنەرایەتی بکەیت بەگشتی نوێنەرایەتی بکەیت تەنها نوێنەرایەتی هەرێم نە نوێنەرایەتی ئەو توێژانەی کە تۆ شارەزایت هەیە لە بوارێ وەک باسم کردی تۆ لە بواری کشتتوکاڵە شارەزای لە بواری قانونە شارەزای لە بواری پەروەردە شارەزای لە بوار جیاوازەکانە چۆن دەتوانین نوێنەرایەتی ئەو توێژە بکەیت ئەو توێژەی نەک تەنها لە کوردستانە لە هەموو عێراقشات تۆ مەفروض وایە چکە ئەندامی پەرلەمانی عێراقی سوێن بەوە ئاخۆی لەوێشە نوێنەرایەتی بکەوە ئەوەیشە بە قازانجی خەڵکی کوردستان بشکێتەوە بۆیە یعنی گرنگە ئەو کەسانە ینی لەوانەیە باس لەوە بکرێت کە پەرلەمانتارە بێت کەسی قانونی بێت و کەسێک شارەزا بێت لە دەستورەوەمانە حتمما کاری پەرلەمانی بۆ کەسانێک کە تازەیە ساڵێکی ئەوێت تا فێرە بێت بەڵام فێربوون ئێستا بۆ نمونە لە ئەمریکا کە کەسێکە بێت ئەندامی کۆنگرسوانە یان بن بۆ شوێنێک 2 هەفتە 3 هەفتە دەورەی مکەسفیان بۆکەن بۆ فێربوونی ئیشی پەرلەمانی و ئیشی لژنەکان و حتا شێوازی دەنگدان و شێوازی ئەوانە تۆ بۆ نمونە فراکسیۆنێکی بەهێزت ئەبێت لە پەرلەمانە فراکسیۆنێکی 20 کەسی یا 15 کەسیوانە ئەم 20 کەسە هەمووی چاوەڕێ ناکەی هەموو فەیلسوفانە قسە بکەن و هەمویان ناتق و بەوانە بن تۆ لەوانەیە 5 کەست پێویست بێت کە شەڕەکان بکەن و لە واجیاکە بن بەڵام ئەوکانی تریش بۆ پشتیوانی بۆ دەنگدان بۆ ئامادەکردنی دۆکۆمنتاری ئەومانە حزوریان نەبێت ینی لە پەرلەمانە مەرجێت تۆ بڵێ وەڵام من فراکسیۆنێکی 20 کەسیمە 20 کەسیەکاری هەرێ بیسی ئەبێتە ناپلیۆنێک بۆ خۆی نا ینی لە هەموو پەرلەمانەکان وایە لە پەرلەمانی بەریتانیا مەسەرەن ئەوەی مەقاعدی ئەمامی هەیە کورسەکانی پێشەوەی ئەمانە قسە ئەکەن زۆرتر جەدەلەکان حیوارەکان استجوابی حکوومەتەکەن و محاسبەی سەرۆک وەزیران و وەزیرەکان و ئەناکەن مەقاعدی خەلفیش هەیە کە ئەمە ئەوانش حتمما ڕۆلی گرنگیان ئەوانش نوێنەرن بەڵام ڕۆلی وەکو ڕۆلی ئەوکانی ترینە دابشکردنی ئیش لە نێو پەرلەمانە بەو شێوەیە تۆ پێت وابێت هەر هەموو یەک دەست بێت ئەمە زەحمەتە لەگەڵ تەبیعەتی ئینسانیشە ناگونجێت بەڵام گرنگە ئەو کەسانەی کە ئەچنە پەرلەمانەوە درایەتێکیان شارەزایەکی باشیان لەسەر دەستورەکە هەبێت لەسەر هەرێمەکە هەبێت لەسەر داخوازیەکان هەبێت لەسەر کێشەکان و ئیشکالێتەکان هەبێت سەقافەتێکی گرنگی هەبێت ئەوەی کە ئێستاکە ئەیبینین لە حەملەی انتخاباتە هەمومان شاهدین کەمترین قسە لەسەر و مەوزوعانە ناکرێت ئێستا ئەوە گەرمیەکەن و دژبە یەکتر و باسی تەزویرەکەن و ساختەوە ناکەن کەس باس لەوە ناکات مەسەرەن لە دەستوری عێراقیە چ مادەیەک تا ئێستا کاری لەسەر نەکراوە دەبێت کاری لەسەر بکرێت چی نەکراوە بۆ هەرێمی کوردستان دەبێت بکرێت چی کراوە خراپ بوو بەسەر هەرێمی کوردستانە هەندێک مادە هەیە ئەسڵان ئێستا خەڵکش لایەنەکان پێیان شەرمە قسەی لەسەر بکەن و باسی لێ بکەن بۆ نمونەوە مادەی 140 کە مێشکیان بردوین چەندین ساڵە پێشمان وابوو زۆربەی زۆری شوانە مازانی کردن جێبەجێکرێت و نە کەسی شەیە خەمخۆری بێ بۆ جێبەجێکردنی بەڵام هەموو لە هەموو هەڵبژاردنێکە حیزبەکان باسی ئێستا کەمترین باسیەکەن مادەکانی تر کە هەمووی علاقەی بە استحقاقاتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانەوە هەیە کێ باسی ئەوە کات ئێستا بڵێ من ئەوە ڕۆیشتم بۆ بەغدا موچە ئاوای لێکم چۆن وای لێکم بەڵێ من کێشەی موچە چارەسەرەکەم چۆن چارەسەرێکە پێمان یەک دووسە هەنگاوەکانی چێ بە چ ڕێگایەکە بێت لەسەر کێشەی نەوت قسەی چیە لەسەر ڕۆژە سەنی و توغاز دەدات و دەرێتە پێشەوە قسە لەسەرەوەکرێ ئێستاکە بۆی تو هەر توانا و قدرەتی کاندیدەکانیش بزانی لەو بوارە بەس گرینگە ئێستا بۆ قسە لەسەر ئێساش ناکەن ینی کاندیدی ئێمە و حزبەکانی ئێمە ئەوەندە قسە لەسەر ڕابردووەکەن قسە لەسەر ئێساش ناکەن کە مەفروضە قسە لەسەر ئاینەش بکەن نەکەن ئێستا بەس گرینگە دەنگ دەرکاندید بناسی
بۆ نمونە بەتابەت کەم باغ بە کاندید دراوە زۆر لەم هەڵبژاردنە خۆی هەر ئەسڵەنێکی لە حکمەتەکانی ئەو بازن بچووکانە یا قازانجەکانی کە سیاتی هەیە بەڵام قازانجەکانی ئەوەیە کە حتمما دەنگدەر لە منتیقەیەکی جوگرافی بچووکتردا حتمما ئەبێت نوێنەری خۆی بناسێت تەماسی لەگەڵی هەبێت و بزانێت ئەم خەسڵەتەکانی و بۆ نمونەگە پێشتریش پەرلەمانتار بووە چەند ڕازگۆ بووە لەگەڵ پەیامەکانی خۆیان و لە منتیقەکەی خۆیان و لەگەڵ خەڵکو و لەگەڵ دەنگدەرەکان و لەگەڵ جەماوەرەکەی خۆیان وکە ئەشڕات لە بقایەکی جوغرافی بەرتەسترا ڕات ئەمە چەند تواصلیە بێ لەگەڵ خەڵکەکەی ئەوانە خەڵکەتوانن بۆ جاری داهاتوو محاسبە بکەن ئەمە یەکێک لە گرنگیەکان و دیوە ئیجابیەکانی خۆت مەسەلەی ئەزمون هەندێکیان هەیە بۆ نمونە دووخۆرن کاری پەرلەمانی دەکەن هەندێک خەڵک ڕخنەی هەندێکی دەڵێن ئەزمون گرینگە ئەزمون گرینگە بۆ کاری پەرلەمانی ئەزمون زۆر گرنگە ئەزمون زۆر گرنگەوە ئەسڵەن ئەوە ناکرێت بکرێتە نەریتێ بڵێ وەڵا لەبەرەوەی کەسێک پێشتر پەرلەمانتار بووە بۆی نییە سەجارێکی خۆی کاندید کاتەوە لە کاتێکە بۆی نییە کە سەرکەوتو نەبوو بێت کە سەرکەوتو نەبوو بۆ دەنگی پێێتی دەنگی پێمەدە کە توزانیت لە 4 ساڵی ڕابردووە ینی خولێک دوو خول ئەندامی پەرلەمان بۆ نوێنەری تۆ بۆ نوێنەری خەڵکە بووە ڕۆشتۆ لە پەرلەمانە هیچی نەکردووە دەنگی نەبووە حسی نەبووە قسەی نەبووە شەڕی نەکردەوە بۆ داخوازەکانی خەڵکی کوردستانەوە یا بە پێچوانی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەوە قسەی کردو دەنگی پێمەدە مەفروزە دەنگی پێنەدە مەفروزای حزبەکەی کاندیدی نەکات بەڵام ئەوەی کە گوناحەکەی ئەوە بێت لە خولی ڕابردووە پەرلەمانتار بووە بەڕاستی لە عالەمە ئەوە بێتە نقطەیەکی ئیجابی لە کوردستانە خەریکە بێتە خاڵێکی سلبی لە وڵاتەکانی تریشدا ئەوێتە خاڵێکی ئیجابی ئەوە ئەچێتە سەر سیڤەکەی لەبەرەوەی ینی ئەو جورئەتی واکە خولێک پەرلەمانتار بۆ جورئەتی واکە پێی وایە کارنامەکەی ئەوەندە باش بۆ لە خزمەتی خەڵک و جورئەتی واکە جارێتتر بڕاتە بەردەمی محاسبەکردنی خەڵکەکە و دەنگی پێ بدەن یا دەنگی پێ نەدەن ینی مجاسەفەیەکی ئاوا گەوراکە لە کوردستانە خەریکە بێت عیبە وڵا لەبەرەوەی تۆ خولی ڕابردوو بوویتە ئێستا بۆت نەبێت ئەو بکەیت تەجروبە زۆر گرنگە چونکە کاری پەرلەمانی ئەوە شێ بڵێن لە ئەمریکا لە بەغدا قورسە زمانەکەیە ئەو مەشاکلە گەورەوانە لەوانەیە ساڵێکی بێ پەرلەمانتار تا ڕابێ لەسەر کاری پەرلەمانی بەس زۆربەی و کاندیدانەی کە بەڕێز دەبینن ئەوان تێدا دەبینی عەرەبیێکی باش بزان بۆ نمونەلانی کەم دەستوری عێراقیان خوێند بێتەوە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراق بۆ نمونە لیژنەکانی پەرلەمانی عێراق زیاتر لە 20 لیژنە هەیە ئەوانیان تێدا دەبینی زۆرێکیان وڵی من ناتوانم تەفسیل قسە لەسەرەوە بکەم بەڵام ئەو کاری کەناڵەکانی ڕاگەیاندن و مؤسساتی کۆمەلگای مەدەنی ئەوانەیە کە کاندیدەکان بێنن بابزانین لە ڕووی زمان لەوانێ لە ڕووی زمانەوە کیشەیەکمان نەبێت لە بەرەوەی دەسووریان بۆیان هەیە زمانی کوردی بەکاربێنن بۆیان هەیە متەرجم داوا بکەن و ئەوانە بکەن بەڵام شکۆنێری خەڵکی کوردستان خۆ نوێنەری عەمارە و ناسری ئەوانە نییە بۆ زمانی کوردی زمانێکی ڕسمیە لە عێراق بەڵام توانا و قودرەتی نوێنەرایەتی مەفروض وا بوو کەناڵەکانی ڕاگەیاندن بێن ئەوانە ئیمتیحان بکەن لە جاتیەوەی بێنن بە خەریکی ڕخنەگرتن و ژنێودان بە یەکوم ماتراتوانە قسە لەسەر توانای وەکو جۆرێک ناڵێم ئیمتیحان بەڵام جۆرێک ئەوەی کە لە وڵاتەکان هەیە کابرا کە بێتە ڕئیسی ئەمریکا 3-4 منازڕەیەکات لە وڵاتێک لە زۆر لە ئێرانی دراوسی خۆمانە 5-6 کەس کاندید بوون بۆ سەر و کۆماری 5-6 منازڕەیان کرد لەگەڵ یەکا و دانیشتن و ئەو جۆرێک لە ئیمتیحان جۆرێک لە تێستکردنی توانە و قدرەتەکان بۆ خەڵبوزانی ئاسی تێگەیشتنی ئەم کەسە چی نییە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بۆی هەیە بتوانێت 200 کەس کۆ بکاتەوە نخبەیە کۆ بکاتەوە 5-6 لەو کاندیدانە بێنێت لە حزبە جیاوازەکانە تێستیان بکات لەوەی کە تواناکانیان چیە تێگەیشتنیان چیە معریفەی قانونی و دەستوری و ئەوانیان چیە بەرنامەیان چییە چۆن دەتوانن چارەسەری ئەو کێشانە بکەن ینی کابرای دوێنێ باسیەوە کاڵێ هەلی کار بۆ ملیارێک خەڵک ئەدۆزمە ینی تۆ تێنی ئەم مبالەغاتانە لە هەڵبژاردنە مەجالیکی ینی تۆ بڵێ 10,000 کەس بڵێ چەند هزار کەسێکوان لە حەجمی خۆ ئیشی پەرلەمانتاریش نیە هەر مەسەلەی چۆن دەتوانێت هەلی کار بدۆزێتەوە ئیشی حکوومەتە ینی ئەوە هەر تێنەگەیشتنە لە ئەسڵی پەرلەمانە نەیزانێ پەرلەمان چییە پێی وایە پەرلەمان لەوێ ئەتوانێت معامل دروست بکات و مەصنع دروست بکات و ئەوانە بکاتەوە تێنەگەیشتنە لە وەزیفەی پەرلەمان کابرایەکیش تێنەگەیشتۆ لە پەرلەمانە چی ئەکات ئەمە کێشە گەورەکەی کێشەی حزبەکانە و کێشەی کۆمەلگای مەدەنی و کێشەی ئەعلامە باشە بەس پێ دوایە ئەو حکومڕانی کە لە کوردستانە هەیە لە شێوازی مەسەلەی گەندەڵیە ناشفافیەتە بەردەستکردنەوەی ئازادیەکانە هیچ کاریگەری دەبێت لەسەر ئەم جارەش گەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکرێت لەسەر کاریگەری پێگەی کورد لە بەغدا وابەستێ بێکترەوە لێرە دەسەڵاتێکی خراپە بێت لە بەغداش پێگەکە لاواز بوو و لاوەستریش دەبێت دەسەڵاتەکەی بەغداش دەسەڵاتێکی خراپە ینی دەسەڵاتەکەی بەغدا نازانم ئێمە کۆپی ئەوینە ئەوان کۆپی ئێمە دەسەڵاتێکی خراپ و دەسەڵاتێکی گەندەڵ و لەوانەیە هەندێک جار تەجاوزی هەرێمەکەیشیان کردبێت ینی تەجربەی گەندەڵی هەرێمیان وەرگرتوێت و زۆر زیادیشیان کردوێت و ئیبداعیشیان تیا کردوێت ئەمە کێشەیە بەس مۆسمەگەر لێرە دەسەڵاتێکی دادگەر و ئەوە تەبێ لە بەغدا بەهێزتر دەبیت بەڵێ بەڵام لە کوردستانە جارێ لە ئێستادا
زۆر باس لەوە دەسڵاتێکی دادگەر بکرێت لە کوردستان لە کوردستانە تا ئێساکەوەی مهمە و دەسڵاتەیە کە پێشتریشە بوو بەدڵنیایی ئەگەر دەسڵاتێکی باشترت هەبێت نوێنەرایەتی فعلی خەڵکی کوردستان بکات جیاوازی ڕۆیە و تێگەیشتنیشان هەبێت لە بەغدا پێگەی کوردیش بە قۆترە بێتەوە مەکانەتی کوردیش بە قۆترە لایەنە شیعەکان لە عێراق سەیریکە چەند جیاوازیان هەیە خلافیان هەیە لەسەر سەر و کۆمار کاندیدیان هەیە ئەوانیان هەیە بەڵام دواتر لە چوارچەوەی بەرژەوەندێ باڵاکانی هینە پێکاتی شیعە لە عێراقدا هەمویان کۆکردنەوە لە هەرێمی کوردستان شاکرێت دە لایەنی جیاواز هەبێت لە بەغدا یعنی هەرێکی و پارتی و فلان نەبن 6 لایەن 7 لایەن مجموعەیە سەربەخۆشی تیا بێتەوە ئەوانە چی تایە بە ئەو 46 کەسە تعبیر لە تەنویعی کوردستان و خەڵکی جیاوازەکانی کوردستان و ئەوانە بکات بەڵام لەوێ لە چوارچێوەی تێگەیشتنێکی ئەو کرات بەڵام ئەو 46 کەسە لە بەغدا چۆن ناتوانن بەرگری لە خەڵکی کوردستانەوە بکەن کە خەڵکی کوردستان لێرانە خۆی حکوومەتەکە حکوومەتێکی فاسد بێ حکوومەتێک ناتوانێت جۆرێک لە عدالت تۆ چۆن لەوێ ئەتوانی مافەکانی خەڵکی کوردستان لە گەروی نەهەنگا دەریکەی لە گەروی شێرا دەریکەی تۆ ئەوانە لێرە تەسلیم بە مجموعەیەکی تری مافیا و دز و گەندڵ و ئەوانەی بکەیت یعنی شەڕێکت پێکرێت حتما ئەم شەڕە بێ متوازن بێت لە کوردستانە کاتێک توانی لە بەغدا کاتێک توانی شەڕێکی گەورە بکەی بۆ قوتی خەڵکی کوردستان کە بزانی ئەو شەڕی تۆ نەتیجەکەیە بێ بەسەر ژیانی خەڵکە و بەسەر ئەوانە تۆ شەڕی موچەکەی لەوێ لێرە ئەبێ عدالەتێک هەبێت لە تەوزیعکردنی موچە و لەوانە موچەکە لە پێناوی مەجموعەیەکی کەمان نەبێت و ڕێفایەتی مەجموعەیەکی کەم و ئەوانە زۆربەی خەڵکیش هەر لە معاناتە بێت باشە بەس وەکو پارتیوی شێتی بڵێن لە بەغدا ئەو نوێنەرایەتی کە هەن بووە لە پەرلەمان بێ لە حکوومەت بەکارێن هێناوە بۆ مانەوەی ئەم دەسەڵاتە لێرە بە گەندەڵی وەکو ینی بەکارێنەوە بۆ ڕژۆنەکانی خۆیان ئەوەی کە لە بەغدایە بۆ ئەوەیە تا ئێستا بۆ بەکارهێنراوە تا ئێستا بەکارەوە خۆشیان بوون بەشێک لەو مەنزومە فاسدەی کە لە بەغدا شەیە ئەو سیستەمی کە لە بەغدا حکومەکە سیستەمێکی زۆر فاسدە زۆر فاسدە لەوانەیە چەند قاتی کوردستانیش فاسدتر بێتەوە ئەوانە بێت بەڵام ئەمانیش لە ڕۆیشتن بۆ بەغدا بوونەتە بەشێک لەو مەنزومەیە باشە بەس خەڵک بۆ دەنگدان دەبێت حکومڕانی ێرەش لە بەرچاو بگریا خودەوە پەیوەندی بە بەغدا وێسە بوون هاوڵاتیەک دەنگتە لێرە کێشەی موچە هەبێ هەلی کار هەبێ بەدەستکردنەوەی ئازادیە بێ ناشفافیت هەبێ لێرە حکوم بەمەسم بۆ پارتیوی شێتی ئەوەی لە بەرچاوێ بۆ کە نوێنەرێک هەڵە بژێر پەیوەندی ڕەبتی شێ بە بەغدا چۆن دەبێت جایکەیتەوە بۆ بەغدا هەیە جیاکەیتەوە بۆ پێت وایە تۆ لە بەغدا ئەبێ بەیان زوو هەڵسی ئەیڕەقی بخوێنیت و لە کوردستانە باسی قوت و مەعیشەتوانە بکەیت لە بەغدا باسی ئەیڕەقی و باسی ئەوانە بکەیت ینی جلی پێشمەرگانە بەسیت لە بەغداش هەمان شەڕە کە لێرە شەڕی عدالەتەکەی لە بەغدا شەڕی عدالەتەکەی لێرە شەڕی قوت و ژیان و موچە و نازام چیەکەی لە بەغدای شەڕەکەی شەڕی مؤسساتەکەی لە بەغدا شەڕ و شەڕەکەیت ینی پەرلەمانی بەغدا و پەرلەمانی کوردستان و یا پێگەی بەغدا و پێگەی هەولێر و هەرێمی کوردستان فەرقەکەی چییە؟ یعنی پێمان وابێ نوێنەری ئێمە کە ڕاتە بەغدا تەنها بۆ فرسە قەومیەکان و بۆ کوردایەتی و کورد نەخێر کاکە کوردایەتیوانە تەواو بۆ تۆ بەشداری لە مەنزومەی سیاسی لە عێراقدا بەشداری لەو حکومە سەرۆکۆمار لە تۆیە سەرۆکی ئەرکان لە تۆیە نازانم وەزیری خارجی لە تۆیە تۆ تر بەشێکی لەو مەنزومەی حکومڕانی لە عێراق کوردایەتی نابێ بفرۆشی بەسەر خەڵکی کوردستانەوە پێت وابێت تۆ بەس بۆ کوردایەتی و بۆ مەردایەتی وانە ئەڕۆی تۆ بۆ ڕۆی کە ئەمە استحقاقی ئەم هەرێمی کوردستانە چەند پشکێکەوێت لە عێراق و عێراقیش ئەسڵ لە هەرێمی کوردستانە چەند پشکێوێت و چەند مافی هەیە لێرەنە ئێمە حق و حقوقمان لە بەغدا چیە و حق و حقوقی بەغداش لێرە چیە ئەبێ بە شێوەیەکی عادلانە و بە شێوەیەکی مۆزونانە کە لە خزمەتی خەڵکی کوردستانە بێت نەک خەڵکە عقوبەی خەڵکی کوردستان بدەیت بەوەی ئەم چەند ساڵە داوامانە وەرە لەگەڵ بەغدا عاقلانە علمیانە زیرەکانە دڵسۆزانە خەمخۆرانە لە چوارچەوەی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە تەعامل بکە بۆ ئەوەی ئەمە بشکێتەوە بەسەر خەڵکی بە ئیجابی بشکێتەوە بەسەر خەڵکی کوردستان و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە بۆیە پێت وابێت لە بەغدا پرسەکە قەومیە و لە کوردستانە پرسەکە پەرلەمانی کوردستانە بیر لە مەعیشەتوانە کە پەرلەمانی عێراق ئێمە تەنها ئەبێ پرسی قەومی و بڕۆین بەرامبەر بە شۆڤینەکانوانە بۆسین بەڕاستی و تێگەیشتێکی زۆر مەسەلەی موچە هەمان ئەو شتانی کە لێرە هەیە لەوێ هەیە ئەسڵان ئێستا بەشێکی ئێرەی کەوتوت ئەوێ بەشێک وەکەوەی سەرەتای بەرنامەکە باسم کرد بەشێکی گرنگی کێشەکان کە جاران ناو هەرێمە کرا قسەی لەسەر بکرێت ئێستا هەمووی بەغدایە ئەمە ئەڵێ ناتوانم موچە بدەم ئەگەر 200 ملیارەکە لە بەغداوانەیە کەواتە لە بەغدا تۆ توانی شەڕی ئەوە بکەیت کێشەی نەوتە کێشەی دنیای کێشە هەیە کە لە بەغداوێ شەڕی لەسەر بکەیت بۆیە بەغدا هەمان ئەو موقعیت و شوێنەیە کە تۆ بکەیت ئەگەر لایەنێک لێرە لە کوردستان نەیتوانی بێت شەڕی ژیانی خەڵکو و ئەوانە بکات لە بەغداش ناتوانێت شەڕی ژیانی خەڵکو و شەڕی سەروەری هەرێمەکە بکات سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئادام عوسمان کە لەم بەرنامەیە لەگەڵ ماوە سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ دەستان خۆش